4 ساڵ و نێوزەوازم کرد لەگەڵ ئەمەیانە قەدەری خوای گەورە 2 ساڵ و 10 مانگ لەگەڵ ئەم هاوسەرەی ترما بوو. قەدەری خوا مناڵی یەکەمم زوو حەملم بوو دیسان. مناڵی دووەمیستمان مناڵمان نەبێت چونکە باری دیاراییمان زۆر ناڕەحەت بوو، یعنی لە یەک ژووری سێپەسیا بووین. قەدەری خوا چوین بۆ سەیران، کە چوین بۆ سەیران هاوسەرەکەم لە سەیران بە مۆلیدەی دەسی خۆمان کارەباگرتی. ئێستاکە گریانم نایە هیوادارم بە دڵڕقم نەبینن، بڕواتان هەبێ ئەمە نەداخم چەشتووە، ئەمە نەم فرمێسک ڕشوە فرمێسکم نەماوە. یعنی چەندین شەو خەبەرم بۆ تۆ پشتێکم تەر بووە لە گریان و خەفەت و ئازارەکانی خۆم. بەڕاستی ئافرەتی کوردمان پڕن، بەڵام لەبەر ئەوەی ئەزانین ئێستا ئەگەر کەس و کارم بزانن و ڕوخساری من ببینن لەوانەیە پیان خۆش نەبێ من ئەم ڕاستیانە متووە. خۆشیان ڕاستەکان ئەزانن. بەدڵنیاییە وایە، یعنی ئێمەش بۆیە ئەمەمان کرد کە چەنەها کەس لە بڵین هەمان حاڵەتی تۆیە. ئێستا ئەمە پەیامێکی شە بۆ هەموو ئەو خاتونانەی کە ئێستا گویان لە ئێمەلوانێت چەندین خاتونی تر ئێستا هەمان ئەو کێش و ناڕەحەتیانی کە بەسەر ئەم خاتونەیە هاتو بەسەر ئەوانی تریشە هاتبێ، بەڵام ئەوان فرسەتی ئەوان لەوانەیە نەدرابێتەوە کە بێن بۆ ئێرە و دەردە دڵی خۆیان بکەن. بەڵام ئەمە بابزانە حاڵەتەکەی خۆتە و باشگوی لێ بگرە، چکە زۆر جار کاتێکە کەسێ دەردە دڵێکە کە ئەڵێ ها قسەکانی دڵی منی کرد، چەند جار ئەم شتە وتراوە، زۆر جار هاکە کەسێ قساکە ئەوی تریان ئەڵێ وەڵڵاهی هەموو قسەکانی دڵی منی کرد. بۆیە تۆ دڵنیا بە کە هاتوویتەتە ئێرە هەم چگەلەوەی کە شتەکانی خۆت باسەکەی وەکو خۆت ئەڵێ ها کەس شوێنێک نەبووە دەردە دڵی تیا بکەم، و هەم ئەبی بە خێرێک بۆ چەندین کچان و ژنانی تر کە هەمان دەردە دڵیان هەیە بەڵام کەسێک نییە گویان بڕ. ئامانجی سەرەکی من کە هاتووم ئەڵێم ئەو زەحیەی کە من یاومە تکایە بە تایبەتی هەر ئافرەتێک لە تەمەنی گەنجیا لێی ئەقەومێ کاتی هاوسەرەکەی ئەمرێت تکایە دانەنیشێت. ئەو هەڵەت گەورەی کە من کردم یعنی ئێستا گەشتومەتە ئەو قەناعەتە. من ناڵێم پەشیمانم لە بەخێوکردنی کوڕەکانم، خوانەی بڕێسە گەورەکەم 18ەیە ئەویترم 16ەیە، سوپاس بۆ خوا شانازیان پێوەکەم، بەڵام یعنی بەدەم خۆشە بە چ مەرحەلەیە ئەم کوڕانم گەورە کردووە. یعنی زۆر بە زەحمەتی لە ماڵە خەزوورە قسەی ناخۆش بڕواتان هەبێ تەنها وەکو کارەکەرێک سێرەکرا. یعنی ئیشی ئەو ماڵەمش ینی ئەو ماڵەشمەکە لە پێناوی مناڵەکانمان لە دوای مردنی هاوسەرەکەشم 2 ساڵ لەگەڵ ماڵە خەزوور ماژیام. واللهی برام ئەهات ئەیوو واللهی تۆ ئەڵی فلیپینەکان بەس نییە کرێکیان هەیە، تۆ کرێشر نییە.